کاتێک بەرپرسان باز لە ئەمنیەتی کوردستان و سەروەربوونی یاسا دەکەن، هەردوو بابەتەکە لە خۆیاندا نابیندرێت و پەیڕەو ناکرێت. ئەمە قافڵەی ئۆتۆمبیلەکانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چووە. سەرجەم ئۆتۆمبیلەکانی یەک ژمارەیان هەیە. لە کاتێکدا لە ڕووی یاساوە ئەوە بۆ هیچ هاوڵاتیەک ڕێگە پێدراو نییە. بە دڵنیاییەوە ناکرێت چەند ئۆتۆمبیلێک هەڵگری یەک ژمارەی یەک تابلۆ بن یاخود یەک ڕقم بن لەبەرەوەی هەر ئۆتۆمبیلێک کە تۆمارەکرێ بە پێی قانون ئەبێت ژمارەی ئەو تابلۆیی کە لەسەریە لەگەڵ ژماری شانسەکەیت یەک یعنی هیچ جیاوازیەک نەبێت. هەر جیاوازیەک لە نێوان ئەو دوو بەڵگەیە هەبێت دەبێت بە تەزویر، واتە ئەو کەسە تەزویری کردووە و گۆڕینی کردووە لە حقیقەتەوە. ئەوش تاوانە، قانونی عێراقی بە تاوان دایناوە لە ڕاستی پێی مادەگانی 295 و ئەمە بە تاوانی دایناوە عقوبەشی بۆ داناوە. ئەوەی کە بەداخەوە ئەوترێت کە بەرپرسان ئەم جۆرە کارانەکەن بە دڵنیاییەوە ئەمە ئاماژێکی زۆر خراپە، چونکە ئێستا بەڕاستی ئیستیا یاخود گلەی و ناڕزایەکی زۆرەیە لە پێشێلکاری قانونی مروری. بەڵام ئەگەر بەرپرسان و لە ئاستی باڵایە پابندی قانونی مرور نەبن چۆن نەتوانێت یان چۆن ئەکرێ محاسبەی خەڵکی یاسایی بکرێت بە خەڵکی یاسایی بۆترێت پابندی یاسا بن. ئەوەی کە هەیە ینی چەند ڕقەمێک لەسەر ئۆتۆمبیلێکی دیاریکرا و تاوانە و ئەبێت بە بڕای من ئەگەر حاڵەتی وا بینراوە جەریمەی بینراوە ئەفسەری هاتوچۆ یاخود داواکاری گەشتی ڕاستەوخۆتوان سکاڵ لەسەر و بابەت تۆمار بکەن. چالاکانی مەدەنی دەڵێن بۆچی دەبێت یاسا بەسەر کەسانی ئاساییدا جێبەجێ بکرێت و بۆ کەسانی بەرپرس و پلەداری چاوپۆشی بکرێت. چی یاسایەک ڕێگەی داوە ئەوان بە ئاسایی بۆ چەندین ئۆتۆمبیل یەک ژمارە ببەسن و لە ژەقامدا بسوڕێنەوە. شەرمەزارێکی گەورەیە کە قافڵەی ئۆتۆمبیلەکانی بەرپرسان بە یەک ژمارەوە دەرئەچن و بە شێوەیەکی نایاسایی لە بابەتی مروریا بە شێوەیەکی نایاسایی لێ ئەکەوێتەوە. لە کاتێکە قافڵەی مرورە بینین لە پێش قافڵە ئۆتۆمبیلانەوە ئەڕۆن لە هەمان کاتیشا هەر ئەو مرورە بەڕێزانە لە دەرەوە بۆ خەڵکی فەقیر و هەژار لەسەر خۆبەستنەوەیە یا لەسەر لێدان لە کامێرەیەک یا لەسەر قایشەکەنی بەستۆیا لەسەر شتێکی ئاسایی غرامێکی زۆرتون دەکەن و زۆ جدینتیایە. بەڵام کە ئەتیکەوێت لەسەر بەرپرسان لە کاتێکا زۆر بە نایاسایی ژمارەی ئۆتۆمبیلەکانیان یەک ژمارەیە هیچ ڕێکارێکی یاساییان نەگرتووە دەبەر ئەسڵەن هیچ پێشینەیەکیان نییە بۆی کە بەڕێکاری یاساییەکانە تێپەڕی بن. بەڵام بەداخەوە ئەبینین ئۆتۆمبیلی مرور لە پێش قافڵەی ئۆتۆمبیلی بێژمارەوە تێپەڕێ بۆ فەقیر و هەژارش لەولاوە ئامادەن غرامێککەن لەسەر هەشتێ بەتوندی مامەڵی لەگەڵەکەن زۆ قورسیەکەن لەسەری لە کاتێکە ئێمە پێمان وایە یاسا بێ بۆ هەموو لایەک سەروەر بێت، چ بۆ کەسێک کە فەقیرە، چ بۆ کەسێک کە دەوڵەمەند، چ کەسێک بەرپرسە. لە هەرێمی کوردستان زۆر وتراوە یاسا وەکو تۆڕی جاڵجاڵۆکە وایە، گەورەکان تێدەپەڕن و بچووکەکانیش پێوە دەبن. سزا و لێپێچینەوەکان بۆ کەسانی ئاساییە و بەرپرسان و پلەدارەکانیش دوورن لە جێبەجێکردنی بنەمای سەروەری یاسا کە خۆیان بەردەوام لەسەر زاریانە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.